تست ئامادەبوانی بەڕێزی سێهەمین پێشانگای نێکستێپ بەخێربێن لە ڕۆژی سێم و کۆتا ڕۆژدا بە زنجیرەیەک سمینار و پانەڵی بەسوود بۆ خوێندکاران بۆ دەرچوانی 12 ئامادەیی بۆ دایک و باوکان بۆ کۆمپانیەکان بۆ ڕێکخراوەکان دەست پێەکەین پاش کەمێکی تر یەکەمین چالاکیمان لێرەوە دەڕوا بۆیە داوا لە سەرجەم بەشداربوانەکەین کە بێنە بەشی پێشەوەی پێشەنگاکە بۆ ئەوەی دەست بە پرۆگرامەکانی سێهەمین ڕۆژی سێهەمین پێشانگای نێکستێپ بکەین. ئامادەبوانی بەڕێز خوێندکارانی دەرچووی 12 ئامادەیی دایکان و باوکان سەرجەم بەشداربووان لە سێهەمین ڕۆژی سێهەمین پێشانگای نێکستێپ یەکەمین پانێڵی ئەمڕۆمان بە پانێڵێکی زۆر گرنگ دەست پێ دەکات بە ناونیشانی پەرەپێدانی ڕێچکە پیشەیەکان و هێزی کاری بەردەوام بۆ پێڕەوکردنی هونەرە لیبراڵەکان داهێنان و بیرکردنەوەی ڕخنەیی بۆ پێشگیریکردنی گەشەپێدانی بەردەوام کە پانێڵێکە بە ئامادەبوونی کەسانی پسپۆڕ و شارەزا لەو بوارەدا پێشکەشمان دەکرێت بۆیە ئەم هەلەزێڕینە لە دەستمەدەن و بفەرمونون بۆ بەشی پێشەوەی ستەیج بۆەوەی ئامادە بن لەم چالاکیە گرنگەی سێهەمین پێشەنگای نێکستێپ. بەڕێزان پاش کەمتر لە 10 خولەکی دیکە یەکەمین پانێڵمان دەست پێەکەین تکایە بفەرمونون بۆ بەشی پێشەوەی ستەیج بۆ ئەوەی لەم هەلەزێڕینە بێبەش نەبن. تست لە سێهەمین پێشەنگای نێکستێپ زۆر بەڕێز ئاوات محەممەد قایمقامی مرکزی سلێمانی کۆشکەکانی زانکۆ و پەیمانگاکان بەسەرەکاتەوە بە ناوی ڕێکخەرانی سێهەمین پێشەنگای نێکستێپ بە خێراتنی دەکەین هیوادارین بەشدار بێ لە پلان و پرۆژە و پرۆگرامەکانی سێهەمین و کۆتا ڕۆژی پێشەنگای نێکستێپ بەشداریکردن و ئامادەبوونی بەڕێزیان گڕوتینێکی دیکە دەکات بە زنجیرە چالاکیەکانی سێهەمین پێشەنگای نێکستێپ.
تست ئامادەبوانی بەڕێز یەکەمین پانێڵی سێهەمین پێشانگای نێکستێپ دەست پێ دەکەین. داوا لە بەڕێز سۆران عەبدوڵڵا نەقشبەندی بەڕێوەبەری پانێڵ دەکەین کە بێتە سەرستێج بۆ ئەوەی پێشوازی لە میوانەکانی بکات و دەست بە یەکەمین چالاکی سێهەمین ڕۆژی پێشانگای نێکستێپ بکەین. فەرموو. بەیانیتان باش بەڕێزان فێرخوازانی عزیز مامۆستایان ئامادەبووان زۆر خۆشحاڵین کە ئێوە لێرە بینین هەموو ئەم کارانەی کە لە چوارچێوەی پێشانگەی نێکستێپ ئابڕێوەچێ خۆتان نەزانن هەر هەمووی لە پێناوی خزمەتی زیاتری فێرخوازان و خوێندکاران و قوتابیانایە. ئەمڕۆژ بەڕاستیەکەی ئەم پانێڵەمان داڕشتووە دیزاین کراوە بۆ ئەوەی کە زۆرترین سوود بە خوێندکار و بە دامەزراوە پەروەردەییەکان بگەێنێ بەو ئامانجەی کە کارامەیی و پیشەیی لەسەر بنەمای هێزی داهێنەرانە و بیرکردنەوەی ڕەخنەگرانە بتوانین لەم چوارچێوەی ئەم باس و خواسەیە و ئەم سێ کۆنسێپتەیە سوودێک گێنین بەڕێستان. بۆ ئەمڕۆ ئێمە سێ میوانی عزیزمان لەگەڵایە بۆ مناقەشەکردنی ئەو پانێڵەمان کە ئێمە وامان دانابوو کە لیدیز فەرست لە گۆشەنخانەوە دەست پێ بکەین، بەڵام مادام نەگەیشتووە و پاش کەمێکی تر پەیوەندی کردوتی کە پاش کەمێکی ترە گاتە لامان لە دکتۆر شیروانەوە دەست پێ یەکەم. مامۆستا شیروان دامەزرێنەر و سەرۆکی بەشی گرافیک دیزاینە لە زانکۆی سلێمانی لە ساڵی 2012 وەکو بەڕێوەبەری کولتوری لە بوارەکانی هونەر و گەشەپێدان و ڕۆشنبیریدا کاری کردووە. لە ساڵی 2007 دەستگای پەیامی دامەزراندووە کە سەرنجی سەرەکی پەرەپێدانی پرۆسەی داهێنەرانە و ئابووری داهێنەرانەیە. خەتێک گێنین بەژێر ئەمەیە دوایی بەوردی باسیەکەین.
هەروەها پێشخستنی گەشەپێدانی ئابووری بەردەوام و پرۆژەی ژینگەییەکان. ئێمە لەبەرەوەی کە پانێڵەکە بە جۆرێکدا ڕێژراوە با بڵێن 3 بۆ 4 دقە لەگەڵ هەر بە ڕێزێکیانە لەسەر بابەتی قساکەین، دواتریینەوە سەر بوارما بێت بۆ بابەتێکی تر. جا بۆیە من پێم باشە کە مامۆستا ئالانیشتان پێ بناسێنم و دوایی دەست پێ بکەین. مامۆستا ئالان دیلان بەرپرسی ستافە لە نووسینگەی جێگری سەرۆکی هەرێمی کوردستان لە بواری پەروەردەیی یا پاڵپشتی لە پەرەپێدانی سیاست و چاکسازی لە پەروەردەیی ئاکات، هاودامەزرێنەر و سەرۆکی پەیمانگای تەکنیکی و پیشەیی نیشتیمانە لە شاری سلێمانی کە تیشکە خاتە سەر استراتیژی ئەکادیمی و پەرەپێدانی دامەزراوەی و هاوکاری نێودەوڵەتی لە بواری پەروەردەیە. پێشتر وەکو ئۆفیسەری تاقیکردنەوە نێودەوڵەتیەکانی کامبرج و بەڕێوەبەری قوتابخانەی نێودەوڵەتی بەریتانی BIS لە سلێمانی بووە. لە بەریتانیا خوێندنی تەواو کردووە و پسپۆڕیەکەی لە بواری پەروەردە و ڕاهێنانی پیشەیە. هاوڕێیان زۆر بەخێر بن، زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لێرەیە کۆبووینەتەوە. بەیانی باش. بەیانی تا باش. مامۆستا شیروانبا لە جەنابتەوە دەست پێ بکەین لە فەزایەکی زۆر ئاڵۆزی دەستنەکەوتنی کارە. ئێمە هەمیشە باسی مۆزوعێکەکەین کە با بڵێن کارامەیی کارە کە یەکێ لە تێماکانی ئەم ساڵی نێکستێپیشە. ئابووری داهێنەرانە چییە ئەگەر بۆمان شی بکەیتەوە و ئەم ئابووری داهێنەرانەیە کە لە کاری پیشەسازی داهێنەرانەوە سەرچاواگرێ چۆن نەتوانێت کارامەیی کار بە تایبەتی لە ژیانی خوێندکاران و فێرخوازانی زانکۆکانە پەرە پێبات؟ ئۆکەی، زۆر سپاس. ئابووری داهێنەرانە یا کریتیڤ ئیندوستری یا کریتیڤ ئیکۆنۆمی زیاتر لە دوای ئەگەر باز لە باگراوندەکەی بکەین زیاتر لە دوای سەدەی پیشەسازی، ئێمە سەدەی پیشەسازیمان هەیە کە لە دوای هەفتاکان و هەشتاکان ئێمە ئەچینە قۆناغێکی کەی سەردەمی دیجیتاڵیەوە، یعنی ئەو بەرهەمانەی کە ئێستا لە بواری ئابووری و لە بواری پیشەسازیە زیاتر پەیوەندی بە داهێنانەوە هەیە وەک لە سەردەمی پیشەسازیە. یعنی ئەگەر وەختی خۆی دیزاینەرێکمان هەبووە دیزانی سیارەیەکی بکردایە ئەوە هەزارەها کەس لە خوارەوە ئیشە جەستێکەیە کرد، ئیشی ئەقلی نەئەکرد. لە ئێستاە عکس بۆتەوە ئەو پیشانەی کە پەیوەندی بە داهێنان و ئبداعەوە هەیە هەموو سەکتەرەکانی ئیشکردنی گرتوتەوە. یعنی لە سەردەمی لە دوای هاتنی چاخی پیشەسازی ئێمە لە سەردەمێکی پیشەسازیان کە بەبێ داهێنان سەکتەرەکان ئیش ناکات. یعنی ئێستا داهێنان لە هەموو سەردەمەکانی کە گرنگترە بۆ هەموو سەکتەرەکان. یعنی داهێنان شتێک نییە بڵێ پەیوەست بێ بەکایە کولتوری و هونەریەکانەوە. داهێنان ئەچێتە ناو مێنێجمنتەوە، داهێنان ئەچێتە ناو شێوازی ئیشکردنەوە لە هەموو سەکتەرەکانە پێویستمان بە داهێنانە. یعنی ئەمە بابەتێکی زۆر گشتگیرە بۆچی داهێنان. ئەمە تەرجەمە بکەین بۆ با بڵێن زمانێکی سادەتر کە ماشەڵڵا ئەو هەموو خوێندکارەمان لەگەڵایە ئاسانتر لێمان تێ بکەن. چۆن خوێندکارێک بتوانێت دوای ئەوەی کە ئەچێتە زانکۆ ئەم با بڵێن پیشەسازی داهێنەرانەیە ئەگەر طبعاً لە حاڵەتێکا کە ئەم کەسە خۆی خوازیار و تایە بێت ئەو حەزەی تیا بێت بۆ پەروەردەکردنی بواری داهێنەرانە لە خۆیان، چۆن ئەتوانێت ئەزمموی خۆتمان بۆ باسکەیت کە جەنابێ هەم لە دەرەوەی زانکۆ لە چوارچێوەی ئەو پەرەپێدانی پیشەسازی داهێنەرانەیە من ئاگام لەیە کە کۆمەڵێکی زۆر بە ساڵانێکی زۆر جەنابەت ئینڤۆڵڤ بوویت و تێکەڵ بووی لەگەڵ ئەو بوارەیەوە. ئێستش کە لە ناو زانکۆیە بە ئیمەتی بەڕێستانەوە بە شەکرایەوە بۆ پەرەپێدانی ئەو مەجای داهێنەرانە. ئەم دوو عالەمە چۆن فێرخواز ینی چۆن ئاسانتر لێمان تێبگەن کە چۆن ئەتوانێت لە بواری داهێنەرانەیە ئابووریەکی بەردەوام دروستکە؟ طبعا ئەمە بەپێی پیشەکانی خۆیان جیاوازی هەیە، بەڵام من نەسیحەتی من بۆ خوێندکاران پێش ئەوەی بچنە هەر بەشێک جارێک
پێویستیان بە ڕسێرچێکەیە ئایا مستقبلی ئەو بەشە مستقبلی ئەو بەشە لەکوێ ئێمە ترادیشنێکێ لێرە ئێستا بەشە عیلمیەکان طب هەندەسە ئەمانە دائیمەن فۆکوسی گەورەی خوێندکارەکانن بەڵام ئەگەر ئەوان سێرچێ بکەن لەسەر مستقبلی ئیکۆنۆمی بەروکوێوە ئەڕوا ئێستا بۆ نمونە لە دوای هاتنی ئایەوە زۆربەی پیشەکان گۆڕانکاریان بەسەرا هاتووە ئێستا نمونێکی بەسیط لای خۆمان ئێمە کە بەشی گرافیک دیزاین بەڕێوە ئەبە خوێندکارێکی تۆپ یا خوێندکارێکی هەندەسە ئەگەر تەخەڕوج کات لەوانەیە معاشی یەکەمی لە بینی 700,000 بۆ ملیۆنێکە یعنی بەڵام گرافیک دیزاینەرێکی باش ئێستا لە بینی 2,000 دلار بۆ 4,000 دلار ئیشکردنی موشن گرافیکێک زیاتر یعنی مۆزوعەکە ئەوەیە کە ئەم بابەتی کریتیڤ ئیکۆنۆمی بابەتێکە ئێستا لەم پەنێڵەیە باسی هینەکانی ناکرێت بەس ئەتوان خوێندکاران خۆیان بەرەو ئەو ئیشە بڕۆن کە لە مستەقبەلە لەسەر توانا و داهێنانی خۆی ئیشەکات یعنی ئێمە ئەبێ بیر لە ئیکۆنۆمی بکەینەوە بیر لە پیشەیە بکەینەوە کە من بتوانم بەردەوام پرۆسە داهێنانەکەی خۆم بەردەوامی بە ئیشەکەم بات و ئەم کایانە لە چه ئیشێکە ئەتوانێت ئەمە خۆی ببینێتەوە ئەبێت خوێندکارەکان بەرەو ئەو ئیشانە هەنگاو بنێن جارێ لە خۆی و نزیک بێت وانە مەسەڵەن و بتوانێت لەو بەشەیە داهێنەر بێت یعنی خوێندکارەکان وەکو چۆن لە وڵاتەکانە ساو ئێوەژەی کە نەکستێ بلێرە پێشەوەی ئیشێ بکات ئەبێت سێرچێ بکە مستەقبەلی و ئیشە لەکوێیە و ئێستا لە دوای AI زۆربەی مستەقبەلی ئیشەکان لە مەترسیە و کام ئیش ئەمێنێتەوە ئێستا بۆ بزانم بەشە طبیەکان گەورەترین مەترسیان لەسەر من ویستم ئەوە بکەم بە کۆتا باس یینەوە سەر ئەو بابەتە چکە لە ناو تیمی ئەم ساڵی نەکستێپایەمە زۆر بە وردی باسمان لە AI کردووە چاڵنجەکانی ئۆپۆرتونیتیەکانی چکە لەوانەیە بەڕاستی هەموو کەسێک ئیش لە دەست با بەڵام لەوانەیە بەهێزکردنی پرۆمپتەکانە وا بکات کە تۆ بەهێزتر بی بە AI یعنی ئەمە احتیمالێکە یەڵینەوە دوایی بوارێکی لەسەردانێن و قسەی لەسەرەکەی هاوڕێیان پێشوازی لە گۆشەنخان بکەین کە لەگەڵمان نابێت ئەمڕۆ گۆشەنخان تۆ زۆر بەخێر بیت ئێمەوەماندا نابوو سەرەتا جەناب پێناسە بکەین و بناسێنین بە ئامادەبووان بەڵام ئەوە بوو کەمێک تاخیر بووی خەتای خۆمەدای لێبوردنەکەم نانە ئاساییە خات و گۆشەن محەممەد قەرەداخی ڕاگری قوتابیانە لە زانکۆی ئەمریکی لە سلێمانی نزیکەی 10 ساڵەوەکو ئەکادیمیەک لەو زانکۆیە کارەکە شارەزاییەکانی بریتین لە تەندروستی جیهانی یەکسانی جەندەری بەشداریکردنی گەنجان ئەمیش خەتێکیێنین بژەرا بەشداریکردنی گەنجان لێرامە بەستەکەمانە جگە لە کارە ئەکادیمیەکانی ئەزمونێکی بەرفراوانی لە پەرەپێدانی تەندروستی کاری ڕێکخراوەیی و ناحکومی هەروەها بەشداری کردووە لە چەندین توێژینەوە و پەرەپێدانی پۆلیسی پێپەران خاتی گۆشن بەخێر بێ زۆر سپاس دەکەم مەمنونم منەگەڕێمەوە لای جەنابێت بەڵام با ئێستا بڕێنە لای مامۆستا ئالان کە با بڵێن بەپێی پسپۆڕیەکەی کە لە بواری پەرەپێدانی پەروەردەی یا کارەکات توێژینەوەیەکی کەیستەدی کردووە لەسەرەوەی کە کاری گەنجان لە کەتی با بڵێن پیشەسازیە و وەکو توێژینەوەی کاری لەم بوارەیە کردووە حەزەکەم مامۆستا پێمان بڵێ کە لە دەرەنجامی توێژینەوەکەیە دەربارەی پەرەپێدانی پیشەگەری و کار لە ناو ژیانی خوێندکاریە ئەو کیفاین یاخود ئەو دۆزینەوانە چی بوو کە توێژینەوەکە و کەیسەدیەکە پێی گەیشتووە و ئەو ئامانج و پرۆسێسەی کە ئێمە بەرەو ڕووی ئەڕێین ئاخۆڵچیە بێت بەڵێ دەستخۆش بەپێی ئەو ئەزمونەی کە من زیاتر بەر گەنجانە کەوتم لە ئیشەکانی ڕابردووم هەموو کۆتایی ساڵێک کۆبوونەوە لەگەڵ ئەو خوێندکارانە ئەکران کە لە تەمەنی 9 11 12
کۆنسڵتیشنێکیان بۆ ئەکرا کە بزانن بتوانین یارمەتیان بین داهاتویان بەرەو چۆ بڕۆ. زۆرینەی ئەو گەنجانەی کە خواستیان هەبوو بۆ ئیش و کار کە لە کۆمەلگایە بیدۆزنەوە زیاتر ئەو پیشەیانە بوو کە باوە لە ناو کۆمەلگەیە، بۆ نمونە پزیشکەکانە، ئەندازیارەکانە. وەکو هاوکارم دکتۆر شیمان باسی کرد، ئەو بەشانەیکە کە گرنگن لەسەر ئاستی بۆ نمونە بڕوانامەی NVQ ئەوانە کەمتر باسەکرا. بۆ من ئەمە کێشە بوو، بۆیە هەستام بیرۆکەی دامەزرانی پەیمانگەی نیشتیمان، پەیمانگەی تەکنیکی و پیشەی نیشتیمان لەسەر کەیس ستەدیە کردمان. کەیس ستەدیەکە لە دوو بواری کارکردنە، لە بواری پیشەسازی و لە بواری خزمەتگوزاری و هۆسپیتاڵەتی و گەشت و گوزارە کردمان. وەکو سلایدەکە ئەبینن لەوێ لە پۆینتەرێکە بێ هاوڕێیان، پۆینتەرێکی لەیزەری هەبێ وەزانم لامەوە. وەکو ئەیبینن بەشی یەکەمیان لە بواری کۆنستراکشنایە 470 دەیتا کۆکراوەتەوە بەپێی ئەو کوانتەتیڤ ئەنالیسیسەی کە هەمانە، بەپێی ئەوەی کە با بڵێن ڕاپرسیەکە کراوە لە ئەو کەسانەی کە لە پەروەردەی ناوخۆی شاری سلێمانین، لۆکیشنەکە سلێمانیە، ببورن ئەگەر بەباشی بیبینم، تەنها 92 کەسیان لە 470 کە ئەتوانن لە بواری ئیشکەن. منە بێ هەستم بەڵام مایکرۆفۆنەکەم تەسەوڕەکەم بزانم جێگیر کراوە. ئەگەر این بێت لێرە قسە بکەیت پێت خۆش بێ، ئەبێ ئەوە داکەنی باشتر نەبێت لێرە قسە بکەیت. و هەروەها ئەوانەی کە کوردن لە سووریاوە هاتوون 190 کەسن لە 470 کەس کە ئەمەش لە 140.4 هی ئەو ژمێریارەیە کە ڕاپرسیمان لەسەر کردووە. ئەو کوردانەی کە لە ئێران هاتوون 65 کەسن لە 470 کەس. ئێرانیەکان با بڵێن فارسەکان خۆیان کە لە ئێرانەوە ئیشەکەن لە بواری کۆنستراکشنە 26 کەسن کە ڕێژەیەکی کەمە لە 105.5. کوردی تورکیا 82 کەسە، ئەوانی کەش 15 کەسن. لە بواری خزمەتگوزاری هۆسپیتاڵێتیە سامپڵەکان لە 6 ڕێستۆرانت و هۆتێل و ئەو شوێنە کارگوزاریانە کۆکراوەتەوە. لە کۆی 180 کەس تەنها 27 کەس ئەتوانێت لە کە کوردی خەڵکی ئەم شارەن لە بواری خزمەتگوزاری ڕێستۆرانتە ئیشکەن. ئێستا ئەگەر تۆ بچیتە ڕێستۆرانتێکی باش، خزمەتگوزارێکی باشی پێشکەش بکرێت، زۆرینەی جار مەوست کەی سینەریۆ ئەوەیە کە ئەوەی کە پێشکەشکارێکە و بۆ کات خەڵکی ئەم شارە نییە. بۆ لەبەرەوەی کە کێشەکە یان ئەوەتە بە شێوەیەکی دروست فێر نەکراوە کە بتوانێت ئیشەکەی خۆی جێبەجێکات کە کۆستمە فەوکەس و کۆستمە ساتسفەکشن و ئەمانەی نەکردبێ، یان ئەوەتە ئەو هۆکارانەیە کە لە دواییە باسەکەین. بەڵام ئەمە دەیتایەکە کە کۆکراوەتەوە کەواتە گاپێک هەیە، بۆشاییەک هەیە لە ناو کۆمەڵگەی ئێمەیە بۆ ئیشە پیشەییەکان. لە ئەو هۆکارانەی کە زیاتر پێی دەچێت کە بەشێ بن لەمە، ئەگە سلایدەکەم بۆ بزوولەنی وێ زەحمەت. ئەو کێشەیەک هەیە لە بینی پەروەردە و بازاڕی کار. ئەم دوانە هاوتەری پێکەوە ناڕۆن. ئەم پەروەردە ناتوانێت پێداویستیەکانی بازاڕی کار بە شێوەیەکی ئەکادمیانە پێناسە بکات بۆ گەنج کە پێی بڵێت تۆ دەرچووی زانکۆیەکیت مەرج نییە کە فەوکەسێکە هەبێ، سەرنجێکە هەبێت تەنها لەسەر و کوالیفیکیشنانی کە باون
ئەوانەی کە هابتن و خەڵک لە زۆرینەی کۆمەڵگەکانە باسیەکەن و هەروەها خوێندنی پیشەیی و تەکنیکی کەم بایەخی پێدەدرێت ئەمەش بێتە هۆی کەمی پیشەیی لێ هاتوو ئەو کەسانەی کە تایبەتن بۆ هەندێک کاری پیشەیی ئێمە هەمومان نەزانین لە کۆمەڵگەیەکە بۆ ئەوەی کە گۆڤەرن بۆدیەکی باشە بێت ئەوەیە کە تۆ پێویستە بە یەکێکە کە شەقامەکان خاوێن کاتەوە بەڵام پێویستە بە یەکێکی کەشە کە لە هۆڵێک لە هۆڵەکانی نەشتەرگەریە لە خەستەخانەیەکە نەشتەرگەریەکی بێوێنەی تایبەت بکە ئەمانە هەمووی پێویستن لە کۆمەڵگەیە ئەمانە تەواوکەری کۆمەڵگەن یانەوە تا زۆرینەی خاوەنکارەکان گلەی یەکەن کە کەسێکی لێهاتوو نییە کە ئیشمان بۆ بکە ئەمە بۆ نمونە هەمومان بەر ئەوە کەوتوین کە لەوانەیە ئەگەر کەسێکی تەکنیکی بێتە ماڵەکە و سویچ پلاکێکە بۆ بگۆڕێ لەوانەیە نیو کاتژمێر بەس خەریکیەوە بیت خۆڵ و خاشاکەکەی پاکەیتەوە یانەوە تا کە ئیشێکە بۆ بکە ئیشەکە و بۆکە بەڵام بە نیوە ناچڵی بەجێی ئێهێڵێ هیچ ڕاپرسیەک نییە لەسەرەوەی کە ئایا ئەم کەسە ئیشەکەی لە ئەی تو زێد بە باشی بۆ کردووی یان نا بۆیە جاری وا هەیە پەنا ئەبرێتە بەر ئەو کەسانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستانیان لەوانەیە ئیش زیاتر بکەن لەوانەیە پارەکەشیان تۆزێک کەمتر بێ بەڵام ئیشەکە بەپێی پێویست ئەکەن هۆکارێکی کەش هەیە ئەوەیە کە مامۆستاگەمان لە کات بێت ئێمە دوایی ئەتوانین ئەمە پەبلیشکەین لای خۆ زۆر باشە هەندێک کاری پیشەسازی هەیە وەکو بیناسازی و میوانداری و کشت و کاڵ و میکانیک ئەمانە بە پلەی نزم باسەکرێ لە کۆمەڵگەیە کە یەکی میکانیک بێت فیتەر بێت ئەڵێنەوە فیتەرە ئەم لەیبڵینە شتێکە ئەبێ پەیمانگە و زانکۆکان ئەمانە ڕاستکەنەوە بۆ ناو خەڵک من درێژەی پێ نایەم بەڵام خۆی ئەمانە هەر هەمووی نمونەی زیندون ئێمە نامانەوێت سارتانکەینەوە بەڵام کەی سەدیەکان واڵێن و تەجروبەی ژیانی ژواڵێ کە هەمیشە پەرەپێدانی پیشەیی چەکێکە بەدەست گەنجەوە بۆ ئەوەی کە لە هیچ شوێنێکی دنیاە پەکی نەکەوێت ینی بە نمونەیەکی زۆر زۆر بەسیت حەلاقێک لە ئەوروپا ڕەنگە مانگی 15,000 دلاری دەستکەوێت بەس تۆ گەر لە شوێنێکی زۆر زۆر باشیشە کارمەندێک بی ئەو پەڕی لەوانەیە بە 4 بۆ 5,000 دلاریش بکەیت بچینە لای گۆشەنخان بە ئەزمموی جەنابێ وەکو کە بایۆگرافیەکەیە ئەیبینین لە ناو زانکۆی ئەمریکیە کارەکەیت زانکۆی ئەمریکی ناسراوە بەوەی کە لیبرال ئارت ستایلە واتە ئەگەرە دۆستانەمان لیبرال ئارتیان بەرگوێ نەکەوت بێ واتە ئەو پەروەردە لیبراڵی ئەو پەروەردە ئازادانەیی کە تۆ ئەتوانی زانستەکە بخوێنی ینی هەندەسەکە بخوێنە کە حەزلێتی تۆپەکە بخوێنە کە حەزلێتی ئەمە مەیجەرەکەی تۆیە بەڵام بە شێوەیەکی ئیجباریە یا هەرچۆنێک کە ڕێکخراوە لە ناوم سیستەمەیە تۆ بێ ماینەرێکی کریتیڤیش وەرگری بۆی هاوشانی پەرەپێدانی ئەکادیمی مێشک و لۆجیگەکەت لە هەمان کاتە ئێثۆس و پاثۆسەکەی خۆشە پەرەپێبەی لە ڕاستیە جا من حەزەکەم جەنابێ وەکو ئەزمونێکی چەند ساڵە و دین ئۆف ستیودنتی لە UIS ئەزمموی خۆتمان بۆ بگوازیتەوە کە ئاخۆ ئەم کۆنسێپتە یعنی چی و چۆن ئەمە ڕەنگیاوەتەوە لە ژیانی تەلەبەیە لە ناو زانکۆی ئەمریکا بە خۆشحاڵیەوە پێشەکی بانیتان باش زۆر سپاس بۆم دەرفەتە خۆت بە شێوەیەکی زۆر زۆر سادە و ئاسان باسە کرد لیبرال ئارتس چییە بەس بە شێوەیەکی کارە ئەمە یعنی یەکێکەیەتە زانکۆی ئێمەوە بۆ نمونە ناوە نووسێ بۆ بەشی هەندەسە یاخود بۆ بەشی شیکایی نەخۆشیەکان یاخود بۆ بەشی زیرەکی دەستکرد کە ئێستا تازە بەردەستە لە زانکۆی ئێمە ئەوەی چاوەڕوان لێ ناکرێت کە هەر ئەو بابەتە بخوێنە ینی دەرسەکانی ئەو تایبەت نییە بۆ ئەو شەهادەیەکە وەریەگرێ بەڵکو لە یەکەم ساڵ و دووەم ساڵی تا ڕادەیەک چەند دەرسێکە ئیجباری کراوە لەسەری کە ئەو وەری بگرێ ئەنجا مەبەستەکەی ئەوە لەوایە کە ئەو خوێندکارە بە شێوەیەک مێشکی گەشەی پێبێنرێ کە ئەو کە دوایی تەخڕوجێک دووبوو بە کارمەندێک لە ناو کۆمەڵگەیە زانیارێکی بەردەستی هەبێت لەسەر مێژوو جوگرافیا سیاست بیرکاری زانست هەموو جۆرە زانستەکان ئەمەش بۆچی
لەبەر ئەوەی کە ئێمە تێگەین کە مرۆڤ زۆر قوڵترێکە لەوەی کە هەڵبژێرە بۆ پیشە و هەتا لە پیشەکانیشانە کە ئیشەکەن لە کاری خۆیانە پێداویستیان بەوە ئەبێ کە یاخود پێویستیان بەوە ئەبێ کە بەعزە توانا و زانیاریەکی دەرەوەی ئەو بابەتی خۆیان بکەنە ئیش بۆی کە بتوانن سەرکەوتوو بن لە ژیانیانە لە هەمووی زیاتر و چۆن ئەم بەڕێزانە باسییان کرد ئێستا دنیای ئیش گۆڕاوە کەسێک کە ئەبێتە مهندیس شەرت نییە هەندەسە ئیشکە یاخود کەسێک کە بزانست توبیەکانە خوێنێ لەوانێت لە هەمان کاتە پێویستی بە زانستێکی پتە بێ لەسەر بابەتی ئایتی و یاخود لە زانستی نێودەوڵەتیەکان بۆی کە بتوانێت بچێتە ناو بەعزە سوچێکی ئەم دنیایەوە کە بتوانن جێ خۆی بکاتەوە لەوێ ئەمەش مەبەستی لیبرال ئارتسەکەیە بەڵام وەکو زانکۆی ئەمریکی بەس خوێندنەکە گرنگ نییە بۆ ئێمە چکە ئێمە تێگەین کە گەنجە گێتە لای ئێمە ئەمە قۆناغێکی ژیانەتی بۆ خۆ دروستکردن بۆ گەشەکردن بە خۆی و بە تێگەیشتنی و بە تواناکانی اینجا تا حدێک لە دەرس و لە ساحی خوێندنە ئەمە ئەکرێ بەڵکو لە دەرەوەی ساحی خوێندنیشتا پێویستی بە هاوکاریە و پێویستی بۆ هەیە کە دەرفەتی بدرێتە بۆی کە بتوانێت ئەو شتانەی کە حەزی لەیەتی ئەو شتانەی کە توانای تا هەیە بتوانێت ئیشی لەسەر بکات و بزانن تا چ ڕادێک گەشەی پێهێنێ اینجا ئێمە زۆر کار لەسەر ئەوواکەین کاکسۆران ئێمە وەکو ڕاگری کاروباری خوێندکاران من سەرپەرشتی ئەو بەشە ئەەکەم لە زانکۆکەیە کە پێوترە student services یاخۆی خزمەت گوزاری خوێندکاران اینجا کاری ئێمە بە تایبەتی ئەوەیە کە لە سێ جۆرە ئیشەکەین بەشێکی بۆ ینی هاوکاریکردنی خوێندکاران لە کاتێکا کە لە زانکۆیان کە کاتێکی خۆش بەرنەسەر کاتێکی بەسوود بەرنەسەر ئەمەش لە ڕێگەی ڤۆڵنتیرینگ و دانانی کلەبز و چالاکیە لە ناو زانکۆ بەشی دووهەم بۆ career services ئەمە بۆ گەشەپێدانی ئەم تاکانەیە وەک مستەقبەلیان کە ئەبن بە کارمەندە ناو کۆمەڵگە ئیش لەسەرڕاکەن کە CV چاپکەن چۆن ئینتەڤیو بکەن ئەم جۆرەشتانە وەستێ هەمیشە ئەمە زۆر گرنگی ئەین بە تەندروستبوونی گەنجێک ئەزانین کە ژیان قورسە ئەزانین کە زانکۆ قورسە و لەوانە پێویستیان بە هاوکاریەک بێ بۆی کە بتوانن ئەوانیش بە شێوەیەکی تەندروست باشترین ئیسفادە لەو دەرفەتی خوێندن و زانکۆیە وەربگرن بۆی کە بتوانن لە ئەخیرەکە بڵێن بەڕاستی ئیسفادەم لەم جۆرە خوێندنە کردووە زۆر باشە ئەمە چونە ناو مۆزوعەکە زۆر بەڕێکپێکی هاتووین بۆی کە زیاتر ڕووینیکەینەوە لە ناو لیبرال ئارت ئێجوکیشنە جۆرێک لە ئینکلوسیڤیتی هەیە جۆرێک لە تێگەیشتنی زۆر و بڕیاریانێکی دروست هەیە ئەمان هێنێتە ناو بابەتێکی تری لینک بە پەیوەست بە مۆزوعە کە کریتیکال تینکینە کریتیکال تینکین واتە بیرکردنەوەی ڕەخنەگرانە کە با بڵێن درێژەی ئەم لیبرال ئارتەیە و پێکەوە گرێدراون ئەمەیان چۆن ئەتوانێ ئەگەر بە سەرنجێکی کورد چکە کاتەکە زۆر لە مەسلحەتمان نییە بۆمان ڕوونکەیتەوە کریتیکال تینکین و ئەوانە چۆن ئەتوانێت ژیانی تەلەبە باشتر کە ئەم ئینکلوسیڤیتیە چۆن دروستکە دەستخۆش پرسیارێکی زۆر گرنگە بە تایبەتی بۆ ئەم کاتەی لە دنیاە کە ئێستا تیاوین فەرقی ئێمە و بڵین کەسانێکی تر یاخود هەج ئامارێکی تر ئەوەیە کە ئێمە توانای ئەومان هەیە توانای ئەومان هەیە کە ئێمە بە ژیرانە هەڵسەنگاندن بە شت بکەین و بتوانین خۆمان قەرار بین لەسەر شت بەڵام بەداخەوە ئەوەی کە من تێبینیم کردووە لە ناو عالەمە نەکە لە ناو کوردستانە ئەم توانایەت ڕزێک کەمتر تەرکیزی کراوەتە سەر اینجا ترسەکەی ئەمە لەوایە کە تۆ کۆمەڵگەیەک دروستەکەی یاخود نەوەیەک دروستەکەی کە توانای هەڵسەنگاندنی نییە نازانێت چۆن بە شێوەیەکی دروست قەرار بە یاخود بە ڕەخنەگرانە بیر لە شت کاتەوە و قەرارێکی دروست بۆ خۆی بە ئێمە زۆر لامان گرنگە کە گەنجانی ئێمە بەو شێوەیە حازرکەین بۆ دنیا ئەنجا بەم شێوەیە کە گەنجێک فێری ئەو توانایە بوو ڕاستێکی هیچ دەرگایەکی لەدا ناخرێ ئەتوانێت بگا بە هەموو سوچێکی عالم یعنی ئەتوانێت منافەسەی گەنجێکی ئەوروپا ئەمریکا ئەفریقا بکە چونکە ئەو توانایی تا دروست دەبێ ئێستا عیلم لەبەردەستی هەمومانەیە ئەو ئایە زیرەکی جەستکردە زۆر بە ئاسانی معلوماتوانێتە
بەڵام فەرقی کەسێکی ژیر و کەسێکی ناژیر ئەوەیە کە ئەو معلوماتیەتە بەردەست بە چ شێوەیەک لی تێگا بە چ شێوەیەک هەڵیە سنگێنێ و دوای ئەو بە چ شێوە بەکاری ئەهێنێ بۆ گەیاندن بە هەدەفەکانی خۆی ئەمەش مەبدەئێکی ئەساسیە لە ناو liberal arts education تۆ لە دەرس خوێندنی مێژووە هەتا لە دەرس خوێندنی زانستە گەورەترین پرسیار ئەوەیە بۆ ئەم شتە بۆ وایە کە یەکێک فێر بوو هەموو شتێک کە هاتە بەردەمی وتی بۆ باشتر لی تێئەگا و تەکید بە باشتر توانین قەرار لەسەر ژیانی خۆی بان لەو کاتە زۆر باشە ئێمە لە دەرەوەی زانکۆ ئەگەر کەسێک بێ مەسەرەن زیاتر قوڵ بێتەوە لە تێگەیشتنی کریتیکال تینکینوانە هەرەوە نازانێ دکتۆر سەری لە ئێمانوێل کانت دەرەچێ و خۆشی تێناگا و لەویش تێناگا و مۆزوعەکە تێکەڵە بێ بەڵام کورتکردنەوەی مەسەلەی کریتیکال تینکین لە ناو ئێجوکیشنە لە ناو خوێندنە ئاسانترە بۆ فێرخوازان من حەزەکەم بە نمونەیەک بینەوە سەر باسەکە کە هەموو ئەو قسانەی کە هەر سێ بەڕێزەکە کردیان بۆتان کۆ بکەمەوە کە من خۆم بە حکمیەوەی کە ساڵانێکی زۆر نزیکەی دەهەیەک لە ناو زانکۆی ئەمریکا بەرپرسی پەیوەندیەکان و ڕاگەاندن بووم لێ و زۆر بە وردی ئەدڤایسەری دوو کڵەپیش بووم ینی ڕاوێژکاری دوان لە ئەو کڵەپانە بووم کە خوێندکارەکان خۆیان لە ناو زانکۆ دروستیان کردبوو باوەڕتانە بێ هاوڕێیان ینی کەسانێکی زۆرە هاتن لە ئۆفیسی ئەمە ئینتێرنشیپیانە کرد پرۆگرامێکە کە توانی لەگە ئۆفیسەکانە ئیشکەیت بۆ فێربوونە زیاتر ئەوانەی کە لەو ئۆفیسانە ئیشیانە کرد گۆشەنخان ئێستا ڕەنگە بزانێ چەند نمونەیەکی باشی لابێ کە ئێستا بە پلەی زۆر باش لە شوێنێکە ئیشەکەن کە ڕەبتی بە مەیجەرەکەیانەوە نییە یعنی ڕەبتی بە ئینتەرناشنڵ سەدیەکە یا ئنجینێرینەکەیە ئەوە نییە کە خوێنوێتی زیاتر ڕەبتی بەو تۆزە فێربوونە کریتیکال تینکینە هەیە یاخود دایڤەرسیتیە هەیە کە لە ناو ئیشی ئینتێرنشیپەکەیە فێری بووە جا ئەمە دکتۆر شیروان ئەمان هێنێتەوە سەر ئەوەی کە بەڕاستی نمونەیەکی جوانە هێناوە ینی ئەگەر تۆ بەشێکی با ناوی بەشەکە نێنین بەشێکی فڵان تەواوکەی کە ئەدمنیستریشن و ئیداری و کارگێڕی بێ ڕەنگە تۆ بە 700,000 UNDP 700,000 وەرەگری مانگانە لە دەستگایەک بەڵام ئەگەر ئێستا ئێمە خۆمان بەڕاستی لە ناو نێکستێپ بە حکمیەوەی کە زۆر گەورە بووە ئێڤنتەکە پێویستمان بە گرافیک دیزاینەری زیاتر بوو من لێرەوە پێتان ڕەڵێم مەتوانین $2,000 بین بە گرافیک دیزاینەرێک کە سینیەر بێت یاخود حتا سینیەریش نەبێت باش بێت توانای ئێمە ئەم چەند ڕۆژە بەدوایەگەڕین جامانە هەمووی نمونەی زیینون بۆەوەی کە بمانێنێتەوە سەر ئەوەی کە بەڕاستی کریتیڤ ئینداستری یاخود پیشەسازی داهێنەرانە ئەو پیشەسازیەیە کە هەم خۆت دروستەکە هەم کۆمەلگای پێ دروستەکرێەوە هەم ئابووریش دروستەکە و هەم ئەو بەردەوامیەش دروستەکە کە ئێکۆسیستمەکە بە باشتر بڕوا بە باشتر بگەڕێ ڕێی جەنابەت چییە؟ ڕێی من ئێمە ناتوانین لەوە دەرچی ئەمە ئۆپشن نییە ئەبێ بیکەین ئەبێ ئێمە بڕیار بۆ کریتیڤیتی و کریتیکل تینکین لەگەڵ ئابووری کولتوریە ئابووری کریتیڤیتی بین لەبەر ئەوەی مستەقبەلە یعنی ئەمە شتێک نییە بڵێ اختیاریکەین لەبەرەوەی ئابووری ئەم منتیقانەی ئێمە لەسەر نەوت ڕات وانە نەوتیش لە 30 ساڵی ڕابردووە بەرەو نەمان ئەڕات ئەو ئابووریەی کە جێگرەوەی ئەمەیە عەقڵی خۆمانە یعنی ئەبێ ئێمە پرۆسەی کریتیڤیتی وا لێ بکەین کە بچێتە ناو هەموو سەکتەرەکانی ئابووریەوە کە بتوانین ئابووریکی بەردەوام بەرهەمبێنین چونکە تاقە ئابووریەکە کە مستەقبەل ئەتوانێت بمێنێتەوە چونکە ئەویش لەسەر عەقڵی خۆمان ئەڕات یعنی ئەوە هەدەفە گەورەکەی کریتیڤ ئیکۆنۆمیە ئەگەر بە شێوەیەکی باسی بکەین و لە هەمان کاتە کریتیڤیتی تەنها بۆ ئابووریش نییە کریتیڤیتی بۆ حلی کێشەکانی کۆمەلگایە یعنی ئێسامە چەندین کێشەمان هەیە لە ناو موئەسسەسەکانە لەوانەیە بۆیە حلی ناکەین لەبەرەوەی بە عەقڵێکی ئەتوانم بڵێم ناکریتیڤ ئەو شتە بەڕێوە ئەبین لەوانەیە زۆربەی کێشەکانی کە ئێستا باسێکەین گەنجەکان کە ناتوانن بڕیار بۆ ئەو بەشە بن کە خۆیان ئەیانەوێت لەوانەیە لە پرۆسەی بیرکردنەوەیکی کریتیڤ نەبێت کە وەکو مامۆستا ئالانە لە پرۆسێکی باوە من ئەچم بۆ بەشە عیلمیەکان ئەمە ئەگەر پرۆسێکی کریتیڤ تینکین کریتیکل تینکین کە وەکو مامۆستا گوشتنی باسی کرد بۆ
هەر پرسیار لە خۆتەکەی یعنی بۆیە پرۆسی critical thinking لەگەڵ creative thinking ئەمە ئۆپشنێک نییە بۆ داهاتوومان بەڵکو پێداویستیەکە کە ئەبێ بەردەوام ئێمە لە ڕێی ئەو دوانەوە هەم گەشەی ئابووری و حلی کێشەکانی پێ بکەین لە هەموو سەکتەرەکانە ئەزانم ئەمە لەوانەیە تۆزی ئەبستراکت و ثیوریە بەڵام ئەکرێ بە ورتر باسیکەین بەس نازانم لەم پەنەڵەیە دەست خۆشکەواتە زانایی و دانایی لە مەجالەکەیەوە ئاکا کە تۆ کێشەکانە ئەگەر حەلیشە نەکردبێ ئاسانتر ینی پرۆسێسی حەلکردنەکە و ئاسانتر باتێ مامۆساالان پێمان بڵێ ئێستا ئێمە ینی چی بکەین لەسەر ئەساسی ئەو کەیستەدەی جەنابێت کە داتای وردی تێکەوتووە و نەمان هێشت تەواویکەی و ئەدێمە لای خۆماندایەنین بۆی برادرانی و خۆشمان زیاتر سوودی لێوەرگین چونکە بەڕاستی من پێت بڵێم ئێمە بە حکمەوەی کە پارتنەری سەرەکی ئەم ساڵمان وەزارەتی خوێندنی باڵایە خۆشبەختانە دکتۆر خەتاب وەکو هاوکارێکی زۆر زۆر ینی پشتی ئەم مینەی گرتووە ئەم ئێڤنتەی گرتووە پێی ڕاگەیاندین کە ئێمە پلانی وەزارەتمان بە جۆرێدا ڕشتووە کە زۆر بە وردی ئیش لەسەر زین و کردنەوەی مۆزوعی پیشەسازیەکەین ینی خوێندنی پیشەییەکان چونکە بەڕاستی گوناحن یعنی زوڵمێکی زۆر زۆریان لەیەکرێ خەڵکانێک کە 5 ساڵ بخوێنێ بەڕاستی زۆر زۆرە بۆ اختصاص ڕاستە کەمێ زووتر دەست پێەکە بەڵام بۆ اختصاص وەرگرتن لە مەجالێکە جەناب تەزانی یعنی دکتۆرا مەگزیمەم PhD مەگزیمەم 5 ساڵی پێچێ لەبەر ئەوە ساڵانێکی زۆر زۆرە خەڵگەیە بە فێربوونی پیشەیەک چۆن ئەمە ڕێکخرێتەوە بۆ ئەوەی کە بتوانین ئەو کێشەیە چارەسەری بۆ بدۆزینەوە ئەبێ بزانین هۆکارەکانی چین بۆ مەبەستە من ئەمە ئۆپن سۆرس ستەدیەکە داتاکانم لە یەکگاوە 3 خولەکم پێچێ بەڵام زۆ گرنگە بە باسیکەم بەڕێزان ئەمەی کە ئیبینن ئەمە هێڵی ئیستیوایە هێڵی یەکسانە ئیکویتەلاینە لە 2050 بەڕێژەی لە 123 ئەبێ بە دەزەرتیفیکیشن ئەبێ بە بیابان بوون کە 5.8 میلیۆن کیلۆمەتر دووچاری وشکە ساڵیە بێتەوە عێراق تەنها 2000 کیلۆمەتر لە هێڵی ئیستیواوە دوورە واتە ڕووباری دیجلە و فرات ئەگەر کەش و هەوا چارەسەر نەکرێت لە 2040 وشکە بێت کە 2700 کیلۆمەترە بە تورکیا و بە سووریا و بە عێراقا ڕوە ئەم داتایە هەڵگرن لای خۆتان چونکە مەبەستێکم هەیە لە هەمان کاتە ئەگە سەیری زۆربوونی دانیشتوان بکەین لە دنیاە بۆ ئەوەی کە سوستەینەبڵەتی دروست بێت لە کۆمەڵگەیەکە هەموو خانمێک هەموو ژنێک ئەبێت 2.1 مناڵ دروست کات بۆ ئەوەی کە کۆمەڵگەیەکی هاوچەرخ دروست بێ و بەردەوام بێت ژمارەی دانیشتوانی عێراق لە 2025 ئەم ساڵە 46.5 میلیۆن کەسە بەڵام لەبەر زۆرینەی ئەوەی کە مناڵ زۆر دروست دەکرێت لە وڵاتە دانیشتوان زۆر بەڕێوە بێت 2.8 ئەوەنە خەڵک زۆرە بێت یعنی لە 400 خەڵکی عێراق زۆرە بێت بۆ نمونە پاکستان لە 900 زۆرەکە بە قسە بازاڕێکی بەڵام لە وڵاتێکی وەکو سویسرا -3 یعنی واتە بە 3 خێزان مناڵێ دروست دەکەن کە 0.99 نەمسە عینەشت سلایدی داهاتوو زەحمە نەبێ ئەم داتایاش لای خۆتان هەڵگرن چونکە مەبەستێکم هەیە لەسەر ئەمە ئەیج میدیەن ئەیج ئەوەیە کە تەمەنێکی مامناوەندیە لە کۆمەڵگەیە بە هۆی ئەوەی کە لە ئەوروپایە بواری تەندروستی باشە و خەڵک زیاتر دەتوانێ بژی وڵاتی ئیتالیا زۆرترین تەمەنی مامناوەندی هەیە کە ڕێژەکەی 48 ساڵە
بۆ مناڵێک کە لە دایکە بێت تاکو پیرێک بەرەو مردن ئەمە کۆیەکەنەوانە و ناوەندەکەی وەرەگرن لە عێراقا 20.8 واتە سێریکە تۆ لە وڵاتێکەی گوشکە ساڵی ئەبێت واتە سەرچاوی کوشتتوکاڵە کە پەیوەندیە بە دیجلە و فراتەوە نامێنێت واتە ئەو ئیندستریە گەورەی کە کوشتتوکاڵ کە بنیەی تەحتی وڵات دروست دەکات ئەو نامێنێت لە وڵاتێکای کە دانیشتوانێت لە 2050 ئەگاتە 75 میلیۆن گەنجە ڕێژەی گەنجە زۆر زۆرە یعنی ئەیجمیدیەنەکەی 20 واتە لە 7 بۆ 22 بە نزیکی لە 100 تا 65 ئەو دانیشتوانە پڕەکاتەوە لە هەمان کاتیشە خۆمان نەزانین هەموو پیشەسازی داهاتی عێراق بە تایبەتی لەسەر فرۆشتنی نەوتە سێریکی ئەم داتایە بکە لە 2025 کە ئێستا پشکی EV ئەو ئۆتۆمبیلانەی کە بە کارەبایی شەکەن لە 125 لە 2040 ئەگاتە لە 195 واتە خواستی کڕین بۆ نەوت کەمە بێتەوە کەواتە تۆ لە وڵاتێکەی وشکە ساڵی ڕووتیەکە ڕێژەی گەنج زۆر زۆرە پیشە سازیەکانە کەم بۆتەوە دانیشتوانێ زۆر زۆرە بێ ئەمانە چیان لێت یا ئەوە تا ئەبێ کۆچکەن کە هێزی کاری کۆمەڵگەن ئەو هەموو گەنجانی کە خۆمان ئێستا لە دەڤەری ڕاپەڕین و قەڵاتجێ بە نزیکەی گەنجی زۆر کەمتیاماوە لەبەرێکە هەمووی کۆچیان کردووە ئەی ئەمە چییە ئەمە ئایا ئەرکی سەرشانی حکوومەتە کە پۆلیسیەک سیستەمێ دانێ بڵێ ئەم گەنجانە بە بخەمە ناو ئەو پەیمانگە پیشەیانە یا لە زانکۆیە back to the basis کە پیشەسازی پەرە پێپسەنی بۆی کە نێڵی گەنجەکانێت لە دەستچێ یانەوە تا بێت چارەسەرێکی کە هەبێ چارەسەرەکەی لای من نییە بەڕاستی چونکە من ماجیکوان دێکم پێ نییە دارێکی ئەفسونایم پێ نییە بڵێم ئابرەکە دەبراوە چاکم کرد ئەمە پرۆسەیە ئەمە پرۆسەیە کە ئەبێ ئەوانی کە مێشکیان باش ئیشەکە ئەوانی کە لە حکوومەتان ئەوانی کە لە شوێنە پەروەردەیەکانان ئەبێ ئەمە چانەڵی بۆ دروستکەن ئەمە ئەبێ پلانێکە بۆی داڕێژن مامۆستا ئێمە لە شتە باشەکە ئەوەیە کە ئەم ڕکمەندێشنانەی جەناب تێڵێت و لە کۆی قسەکان ئێمە پێویستمان بە جوڵەیەک هەیە پێویستمان بە ئاکشنێک هەیە کە ئەنجامی بین ئەم ئاکشنە ئێمە لە نەکستێپەوە دەستمان پێ کردووە بە هاوکاری کەسانی وەکو بەڕێستان و ئەوانەی کە لەگەڵمانان بە بەردەوامی لە پانێڵەکانە لە دانیشتەکانە بڕیاری ئەومان ناوە کە ئەم پرۆسەیە درێژەی هەبێت و لە دوای نەکستێپەوە وەکو فێرەکە وەکو پێشانگاکە کە تەواو بێ ئێمە اینجا بە ڕاوند تیبڵ و بە ئۆپن دیسکەشنێکی زۆر بگەینە ئەوەی کە لە کۆتاییە کۆنفرانسێک بەرهەمبێنین ئەم کۆنفرانسە لە چوارچێوەی ئەو کۆنفرانسەیە چەندین ڕسێرج و داتا و کۆوانەی بەڕێستان عرض بکرێ و بکرێ بە پۆلیسی پەیپەرێک و لەگەڵ وەزارەتاکە معنیەکانە ئیشی لەسەر بکرێ بە دڵنیاییەوە پشتگیری بەڕێستانمانەوێت لەو بوارەوە ئاگادارە بینەوە لە یەکتری من بە حکمیەوەی کە کات نەماوە ئاخر قسایم بە گۆشانخان چکایەکی دوو جار ڕێگەممان قسە بکەن ئەو یەک جار بوو حەزەکەم دوا سەرنجی خۆت وەکو ڕاپەپێکی قسەکانی کە کردمان سەرنجی خۆت بڵێ دەست خۆش بەسەوە کورستین ئەرکیاوە من دەستە خۆشە کاکتۆران سەرنجی من ئەوەیە من پێم وایە ئەم جۆرە چالاکیان و ئەم جۆرە گفتوگوانە زۆر گرنگە بۆ گەنجانی کە لەگەڵمانان ئێستا زۆر جارێ من وا باسەکەین کە گەنج دەسەڵاتی نییە ئەبێ ئێمە دایمە دەستی بگرینە بێ ئێمە هاوکاریان بینە بێ ئێمە شتیان بۆ دروستکەین ئەنجە تا حدێک ڕاستە چکە ئێمە لەوانە دەسەڵاتێکی زیاترمان لە دەستا بێ کەم نەڵێم ئێمە مەبەستم جیلی گەورەتر و ئەوانەی کە لە کارە ئیشەکەن مەبەستم بەڵام لێرەوە من حەزەکەم وەکو دواپەیام ئەگەر ئەو دەرفەتەم بنێ ئەوە بێ ڕاستە وەکو مامۆستا باسی کرد وەزەمان شڕە ئێستا لە ڕووی ژینگۆ لە ڕووی بواری ئابوووریەوە لە ڕووی زۆر شتەوە بەڵام لە هەمان کاتیشە خۆشبەختانە ئێمە یەکێکین لە وڵاتانەی دنیا کە هێشتا گەنجەکانمان نسبەتە سەرێک یەکن لە کۆمەڵگا
اینجا گەنج دووشتیتا هەیە کە لەوانە کەسێکی وەک من و ئەو بەڕێزانەی کە لێرە لەگەڵ مەدانیشتون لەوانە تیامانە نەما بێت تا هەمان ڕادە ئەوەش ئەوەیە کە ئێوە خەونتان زۆر فراوانترێکە و لە هەمان کاتیشتا تاقەیەکی زۆر تایبەتتان هەیە ئەوانە نابەبی هێڵن وکو گەنجێک نابەبی هێڵن ئەو شتانە دامرکێتەوە ئەبێ ئێوە بە هەموو شێوەیەک خواردنی بەنێو بتانن گەشەی پێبێنن بە شێوەیە کە بتوان بگەن بە هەدەفی خۆتان و بۆشتان هەیە داواکار بن لە ئێمە و مانان و لە حکومەت و لە کردی تایبەت و لە هەموو بوارەکانی تر کە ئێمەش هاوکارتان بن کە ئێمە دەستێکتان بگرین بەڵام چاوەڕێ مەبن کە ئێمە ڕێگەتان پیشان بین ئێوە ڕێگە پیشانی ئێمە بن پێمان بڵێن کە چیتان پێویستە لەو ساڵکۆ باسی کریتیڤیتیەکەین باسی ئەوواگەنگە لە ڕێکی هونەری و فەنیەوە بیر لە شتکەینەوە کەس بەقی ئێوە و توانایتان نییە کەس بەقی ئێوە هۆشیار نییە لە ڕووی عالەم و دنیاوە لەوانێ ئێمە یەکجاروان نەبین لەبەرەوە ئێوە ببن بە چاوساقی ئێمەش هاوکاتان نەبین لەویا من ئەیوە بەستێنم دەست خۆش مامۆستاجان یەک کۆمنتی بچووک ئەوەی کە مامۆستا ئەڵان و دکتۆرە مامۆستا کوشەنگ باسییان کرد وەزعی عێراق زۆر خراپە بە بۆنەی مستەقبەلی ئیکۆنۆمی و نەمانی نەوت و ڕیسۆرسە سروشتەکان بەڵام ئاگاشمان لێ بێ ئێمە لە ئێستا بە بۆنەی نێتوەرکینگی ئینتەرنێتی عالەمی و گلۆبال تو ئەتوانی ئەگەر سکیڵێکی بە قۆزە هەبێ لە عێراق ئەگەر سکیڵێکی باشە هەبێ ئەتوانی ئیش بۆ وڵاتێکی کە بکەیت یعنی مۆزوعەکە ئەو هینەش هەیە یعنی ئەو ئەمەلەش هەیە ئەگەر تۆ لێرەوە مەسەن سامن چەندین برادرمان هەیە لە بواری ئایتی وەبسایت دروستەکەن زۆربەی کلاینتەکانیان وڵاتەکانی کەیە یعنی ئەوەش ئەمەلێک کە تۆ لێرە ئەگەر سکیڵێکی باشە هەبێت پرۆسێکی توانایەکی باشە هەبێت توانی لێرەوە ئیش بۆ وڵاتێکی کە بکەیت کەواتە ڕاستە وەعزەکە شڕە بەڵام هێشتا هەر ئەمەلماوە بە هیمەتی ئێوە کە گەنجی داهاتوونەوەی داهاتوون هەرچەنە مامۆستا گۆشەن ئێمەی بە تاواتی پیر کرد ناقیشی نییە من هەریەکە لە ئەم ئازیزانەی کە لەلامەوە دانیشتون هەریەکە 30 ساڵ یەکتریە ناسینتر خۆتان بیخەنە سەریەوەی تری من زۆر خۆشحاڵ بووم بە بەڕێوەبردننی ئەم پانێڵە زۆر بە پێزە دڵنیام کە کاتی زیاترمان هەبوایە سوودی زیاترمان لێوەرەگرتن لەم ئازیزانەمان بەڵام دڵنیاتانەکەمەوە کە لە ناو پانێڵەکەیە یعنی کاتێک کە پانێڵەکە دابەزێ ئەتوانن ئەو دراسەیەش ببینن بە لینک لە ناو کۆمنتەکانە دایانێن بۆتان بۆی زیاتر سوودی هەبێت من زۆر خۆشحاڵ بووم دەستخۆشیتان لێ یەکەم سپاستانەکەم کە بەشدار بوون لەگەڵمانە لە ساڵی سێمی نێکستێپ و لە ئەم پانێڵە تایبەتەیە هەموو لایەک بەخێر بێن ئێستاش دوای ئەم پانێڵەی ئێمە شوێنەکە بەجێ مێڵن سیمینارێکی زۆر تایبەتمان بۆ درێژەدان لەسەر ئەم بابەتانە لەسەر پەروەردەی خۆراکی بۆ ئامادەکردون لەلایەن مامۆستا نەشمیلەوە وترێتەوە ئێمە بە دوعاجارێ زۆر سپاس.